سڵاوی خۆی گەورەتان لەبێت خۆشەویستان و ئازیزانی پرۆگرامی سیگەوهەر زۆر خۆشحاڵین لە شاشە جوانەکەی کەناڵی ئاسمانی پەیامەوە بۆ شەوێکی نوێ لە خزمەت ئێوەی خۆشەویستان هیوادارین خۆی گەورە ڕۆژ و تاعاتی هەموو لایەکی قبوڵ کرد بێت خۆشەویستان ئەم شەویش لەگەڵ ئێوەی خۆشەویستان و جەوێکی مناجاتی بۆ ئێوەی خۆشەویست دەخوڵبکەنین ئینشاءڵڵا بە یارمەتی هاوکارانمان لا پشت کامێرا و هەروەها ژووری کۆنتڕۆڵ و هاوکاری ناو ستۆدیۆم کاکدانا ئەم شەویش پرۆگرامی سیگەوهەرتان پێشکەشەکەین سڵاو لەبێ کاکدانا سڵاو لەنیاخان تو باشیت؟ تو باشیت؟ باشم تەندروستیت؟ الحەمدولله لەگەڵ ڕەمەزانیاتە چەند ڕۆژێکە بەڵام وەزع چۆنە؟ وەڵا باشم بەس برسیمە بێت برسیەتین و؟ برسی وەڵا سەیرە من هەر نازانم چینێتی چییە؟ برسی دەبێت؟ ئەرە وەڵا باش پارچێ و ئێمە لە سیگەوهەر مامۆستا زرنگ ئاماژەی پێکرد هەندێک خواردن هەیە مەیخۆ هەندێک خواردن هەیە بیخۆ ئیتر برسید نابێ بە زەمان تا ئێوارە بخوا منەوە شتانە کاریگەری نیە لەسەرم خوا بەڕاستە ئەی هاوار سڵاوی خواتان لێبێت ئازیزان و خۆشەویستان خۆشحاڵین ئەم شەویش بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست لە سیگەوهەر کە ئەم شەو تایبەتمان کردووە بە مناجات و عیرفانی بە دەنگی کۆمەڵێک سرودبێژی دەنگخۆش کە لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانەوە هاتوون هەر یەک لە بەڕێزان کاک عیماد ڕەزا سرودبێژ کاک بەختیار ئیسماعیل سرودبێژ هەروەها بەڵێن جەواد دەفژەن کە بە سوپاسەوە لە پایتەختی هەرێمی کوردستانەوە تەشریفیان هێناوە و هیوادارین پرۆگرامی ئەم شەومان دوای ڕەزامەندی خۆی پەروەردگار جێگەی خۆشحاڵی و سوودی ئەوەی ئازیز و خۆشەویست بێت بەڕێزان بەخێر بن پێشەوەی من بچینە لای میوانەکانمان با من ئاماژە بۆکەم کاتژلەکانم بە سپۆنسەری باخان حیجابە ناونیشانیشان دەکەوێتە تەلاری ئاوباریک دوکان ژمارە 119 و 120 ئەمە بەس ئێمە گرتوەوە ئافرەتانیان هەیە؟ بەس ئافرەتانیان هەر ئەڵێن مافی ئافرەتان ئەو تاسە پێشکارەکان ئێمە سپۆنسەرمان نییە و سپۆنسەرتان هەیە حەقی خۆمانێت پیرۆستان بێ یاخوا بەخێر بن کاک عیماد بەخێر بن کاک بەختیار کاک بەڵێن ڕێیەکی دوورتان بڕیوە لە هەولێرەوە هاتوون ڕەمەزانیش بووە هیوادارم ئەو ڕێگە دوورە و ڕەمەزانەکە کاریگەری لە بەرنامەکە نەکات و بەرنامەیەکی جۆش و خۆش بە پشتیوانی خۆی پرودگار و برایان لە پشتی کامێرە و ژووری کۆنتڕۆلی پەخش پێشکەشکەین فەرموو سپاس دەکەین کاک دانا خوشتی بەڕێزمان خوشکە لە نیاخان خۆی گەورە پاداشتان بداتەوە سپاسان دەکەین بۆ دەرفەتەی بە ئێمەتاندا کە ئەم شەو لەگەڵ ئێوە لەو بەرنامەیە بەشدار بین هیوادارین لەسەروی هەموو شتێک خۆی پەروەردگار پێ ڕازی بێ پاشان موسڵمانانی خۆشەویست کات و ساتێکی خۆش و پرسوودی لەگەڵدا ببەنە سەر خۆشم بە خۆشحاڵ دەزانم کە لە مانجی ڕەمەزان لە نێو کوردستانی خۆشەویست جا هەولێر بێیان سلێمانی بۆ ئێمە جیاوازی نییە گرنگەوەی خزمەت بکەین بە ئاینە خۆشەویستەکەمان و ئێمەش لە ڕێگای هونەرەوە ئینشاءڵڵا درێخی نەکەین و ئەم شەویش بتوانین ئەو جەوە بڕەخسێنین بۆ بینەرانی خۆشەویست کە دڵیان خۆشکەین ئینشاءڵڵا یاخوا بەخێر بن کاک بەختیار جان جەنابیشتان خۆتان بناسێن و قسەی سەرەتا بکەن سلامەت زۆر سوپاس بۆ جەنابتان لە بۆ خوشکەوەڕێژە سەرەتا پیرۆزبانی ماجی ڕەمەزانی پیرۆزە موسڵمانانی جیهان دەکەم بەتایبەتی کوردستان و هیواخوازم خۆی گەورە ئەو مانگە بکاتم مای سەرکەوتنی موسڵمانان لە گشتێنێکی ئەم جیهانە بەتایبەتی موسڵمانانی کەرتی غەزە و من بەختیار ئیسماعیل عەبدوڵڵا دەدایک 20 ساڵ لە 1970 و تقریبا نزیکەی 20 ساڵە لەناو کاری هونەری دامە سەلامەت زۆر سوپاس کاک بەڵێن توش قسەی سەرەتا بکەیت و خۆت بناسێنیت بسم الله ئەمنیش بەڵێنم هەڵبەت لێرانەوەکو وەسیلامەوەکو دەفژەن هاتینەکەواتە دەفژەنم لە گروپی دەفی ئەحمەدی و بەنسبەت ئەوەی گوتە ڕێکی دووریشتان بڕێەوە ئینشاءڵڵا شتانە تەسیری نابێتن هەوڵ دەدەین ئەوەی لەتوانەوە دەبی بیکەن سەرکەوتنەوە زۆر سپاس من چەند جارێک ئاگام لە چالاکی شتیان بووە ماشەڵڵا گروپێکی زۆر جوان و زۆر دەستورسە ڕەنگینن هیوادارین ئەم شەو جگەل لەوەی کە لەگەڵ کاک بەختیار و کاک عیماد بە دەفەکەت مناجات و سرودەکان خۆشەکەی خۆشت چەند مەقتەعێک تایبەت دەفمانەوێ بە تایبەت لێ وڵاهی وەکو پرۆڤە نەمان کردێەوە ئینشاءڵڵا دڵتان ناشتێن هەوڵ دەدەین شتەکە لەو سەرەوەتەوە سەلام گروپی دەفی ئەحمەدی تاکە گروپم دەتوان بڵێم لە کوردستان لە بواری مناجات و تەواشێ زیاتر دەف دەژەن یعنی لە بوارە دینیەکە تایبەتن کاک ئەحمەد هینداد سەرپەرشتیان دەکات خۆی گەورە پاداشت بێتەوە تەمان بەر لە هاتنمان ئەمە پەیوەندیمان پێوە کرد ماشەڵڵا ئەو برایانە زۆربەی زۆریان ئیشوکاریان هەبوو بە شەو
وەکاش ئەحمەدیش خودی خۆی دیارە لەو ڕۆژانە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە هەولێر بوو یەک دوو کۆگا سوتا بوو کۆگای ئەوانی ژۆکو ئیشکردن نزیکی وان بوو زەرەر زیانیان پێگەیشت بوو لە باوە ئامادەی نەبووەگەنا لەگەڵماندا لێرە و سڵاو ڕزمان هەیە بۆیان چایان ماچەکەین خۆی پرۆزگار بۆیان قەرەبوو کاتەوە ئینشەڵڵا. کاک عیماد هونەر و مناجاتی ئاینیەوەی پێوتر تەواشیحات ینی چ پێگە و ڕۆڵێکی هەیە لە بزافی ئیسلامیە لە کاروانی ئیسلامیە و ئەگەر با بڵین بابەتی ئاینی تەواشیحات و هونەری لێ دەربکەین ئایا بابەتێکی تەندروستە یان نەخێر کرچ و کاڵە بێگومان بخۆی هونەری ئیسلامی بەگشتی هونەرێکی ڕەسەنە ینی ڕەسەنایەتی زۆری پێوە دیارە بە تایبەتی لە کوردستانی خۆمان و لە بواری تەسەوفیشدا زیاتر سوودی لێ بینراوە لەو بوارەدا بوارێکی عێرفانیە فراوانە مناجاتکردنە بە شێوازی ئاواز دەربڕین لەگەڵ خودای پەروەردیگار و یعنی بۆ ستایشکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم و زیاد لەوەش دەتوانین بڵین هونەرەکە ئەگەر فراوانی بکەینەوە هەم بوارەکانی دیکەش دەگرێتەوە ینی بەسەر دایکدا هەڵ دەڵێ وەکو دایک بەسەر خێزاندا هەڵ دەڵێ وەکو خێزان کە ڕۆلی خێزان بەسەر منداڵ بەسەر شاخ دار بەرد ئاو بولبول چیا مثلەن بەسەر هەموو ئەوشتاندا هەڵ دەڕێ و بەبێ ئەوەی کەلیماتی خراپی شتێ بکەوێ کەواتە هونەرێکی ڕەسەنە هەموو چینی توێژە گوێی لێ دەگرێ و زۆربەی زۆری ئەو هونەرمەندانەی لە بواری غەیری ئیسلامیدا کار دەکەن کاتێک کە ڕەمەزاندا دەیان بوارێکی ئاینی دادێ حەزیان لێ دەستیان هەبێت لە بابەتێکی دینی فیسەبیلی ئەوانیش خزمەتێک بن دیارە ئەوەش ڕەسەنە ئەگەنا هونەرمەندانی ئیسلامی کاتێک خۆیان تەرخان کردو بۆ هونەر ئیسلامیەکەیان دەست نابن بۆ هونەری غەیری ئیسلامی. کاک بەختیار گرنگی مانگی ڕەمەزان لەلای سرود بێژان چییە؟ چ کارگەریەکی هەیە ئەم مانگە لەسەر ئێوە؟ وڵای خۆی لە ڕاستیدا ئێمە تایبەتمەندکراین بە بۆنە ئاینیەکانەوە ئەگەنا خۆ مەفروزە ئەمە لە هەموو بوارەکان لە هەموو وەرزەکان لە هەموو کاتەکان سرود و تەواشای خۆمان هەبی بەڵام دیارە ئێستاکە لە کوردستان و لە جیهانیش بە تایبەتی هونەرمەندانی ئیسلامی زیاتر یعنی اختصاص کران بە مانجی مەولود مانجی ڕەمەزان بۆنەکانی ئیسرا و میعراج ئیدی ئەگەنا پێویستە ینی لە هەموو کایەکانی ژیانوکە عیماد فەرمی لەسەر نیشتیمان لەسەر دایەک لەسەر هاوسەر لەسەر هەموو بابەتەکان ینی ڕۆڵمان هەبی لەسەر بەگشتی لەسەر ئینسانیەت یانێتەوە هونەرمەند سامی یوسف تەمەشای دەکەی ینی شۆڕشەکی زۆر گەورەی بەرپا کرد لە ناو جیهانی هونەری ئیسلامی کە توانی ینی گۆرانی لە ئیسلامی بباتە ئینسانی لە ئیسلامی بباتە ئینسانی ینی زۆر پێویستە ئێمە هونەرمەندان زیاتر ئیش لەسەر ئینسانیەکە بکەین پێش ئەوی لەسەر ئیسلامیەکەش بکەین ینی هەر بۆ پشڕاستی قسەکەی جەنابەت ینی کاک عیماد لە ئیسلامیشە و لە قورئانیشە و لە فەرمودە شیرینەکانی پێغەمبەری صلی الله علیه و سلم زۆر گرنگی بە مرۆڤ دراوە مرۆڤ سەنتەر ینی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتەن لیلموسلیمین نییە لیلمؤمنین نییە لیلعالەمینە هەمووی ینی بە موسڵمان و غەیرە موسڵمانەوە بۆیە ئێمەش بەڕاستی ئەبێ وا ئەم دینە شرۆڤە بکەین و یعنی چۆنەڵی هەنگاو هەڵگرین مرۆڤ سەنتەر بێ لە لای ئێمە نەکو هیچ بیر و بۆ چوونێک هیچ ئایدیایەک هیچ قوتابخانێکی فکری دینی بەڕاستی کاکە بەڵێن دەف ئەتوانین بڵین ئامێرێکە زیاتر لە حوجرە و طریقەت و مزگەوتەکانە بەکارهاتوە بەڵام ئێستا لە نیاخان ینی ئێستا تێکەڵاو بە هونەری گەورەی کوردیش یان تەنانەت هونەری جیهانیش بووە ینی دەف جاران لەوانەیە بەس لای خەڵکە دەروێش و سۆفی و ئەوانەی کە تەواشیح و مناجاتیان هەبوو بێ بەڵام ئێستا دەف پێگەیەکی گرنگیە من حەزەکەم لەسەر دەف قسەم بۆ بکەین ڕاستەخۆی ئەگەر هەر باسی ئالەتەکەی بکەین لە سادەیەکەی بڕوانین دەزانین کە مێژووی تاو کۆنی هەیە بەڵام وەکو دەستپێک لێرانە بزەبت لە ناو حوجرەکان دەست پێ کردیەوە ئەوانە تاوەکو هەتا بۆم دوایانە شەروا بۆ بەڕاستی تاوکو سەردەمی بێژەنی کامکار کە لە ڕۆژهەڵات با بڵین دەفی کردە نۆتە ئێستاکە لەوەتی ئەو هاالەیە لە ئەنوا بوونە و مناسباتیش بەکاردێ بزڵ ڕاست زۆر باشە مۆم ساحمات لە ئێستادا گرنگیدان بە سرود و هونەری ئاینی بە تایبەتی چۆن ئیبینیت خۆ بەخوای گرنگی پێدانەکە لە ئاستی خودی هونەرمەندەکانەوە دەست پێ دەکا گەناوەکو جیهەتێکی بەرپرس نییە ینی گرنگی پێ بدەن بە تایبەتی
حکوومەت و دەسەڵاتەکەی کە ئێستا هەیە لە کوردستانەوە هەر باز ناکرێت لەبەرەوەی هەرگریژ بە بواری هونەری ئیسلامی نادێت. ڕوا ناکەم وەساتی ڕۆشنبیر ڕۆژە لە ڕۆژان ئاور لە ئێوە باتەوە؟ ناوەڵا هەتا لۆ هونەرمەندانی غیری ئیسلامیش بۆ خۆمان هەر دەستیان نوقاوە، بەڵام کاتێک هونەرمەندێکی بیانی دێ کە شتێکی پێ بۆ کۆمەلگاکەی ئێمەش ناشێ بەبەری وەردەکەن و وەرحاسنی بڵین کۆنسێتی بۆ ساز دەکەن و زەمینەی بۆ خۆش دەکەن تا پارێکی باش بباتەوە و بەخێراتنی بکەن و بڕوە. بۆ هونەرمەندانی خۆمان وانی بە تایبەتی هونەرمەندانی ئیسلامی هیچ سوودێکمان نبینیەوە، بەڵام جهەتێکی دیکەش مەسەڵەن وەکو هەتا پارتە ئیسلامیەکانیش لەبەر نەبوونی و نەداری ئەوانیش نەیانتوانی وەکو پێویست ئاور لە هونەرمەندانی ئیسلامی بدەنەوە. بەڵام خۆشبەختانە یعنی هونەرمەندانی ئیسلامی لە هەولێر لە سلێمانی لە ناوچەکانی دیکە بۆ خۆیان یعنی شۆڕشێکیان دروست کردووە الحەمدوللیلا، بەرهەمی باشیان تۆمار کردووە، بەدیلێکی زۆریان بڵاو کردوتەوە بۆ کۆمەلگاکەمان کە خەڵک لە هەزار گوێی بۆ دەگری. بەڵام لەو ساڵانەی یعنی ئەو ساڵانەی ڕابردوو ئەو 3 ساڵ ڕابردوو لەبەر قەیرانەوە و بابەتانە ئەویش بەتایبەت لە مانگی ڕەمەزان و لە مانگی مەولودا ینی کەناڵەکان بە شێوازێکی گشتی و بەتایبەت کەناڵە ئیسلامیەکانیش گرنگیکی تایبەت ینیلایەکی زیاتر لە ئێوەکەنەوە. ئێوە زیاتر لەم بەرنامانەیە بوارتان بۆ ڕەخسیانی دوورەکەوینەوە لە سیاسەتوانە و زیاتر ئەچینە خزمەت ئێوە نیە خەلەنیا خان تۆ پێت باشە جۆمان لە بەرهەمەبێ کارگەمان لە بەرهەمێکیان ئەمانەوێسە جۆمان لە بەرهەمێ بەکاریمادەم بەرهەمە جەنابەت کە ئێڵیت چییە بەرهەمەکە ئاواز و هۆنرا و شتەکانیەکە پێمان بڵیت و لای گوێ بیستەبی. وەڵام پێم خۆشە سروودێکتان بۆ بڵێم کە دەتوان بڵێم مناجاتێکە کە تێکستەکەی چیە؟ تێکستەکە ئەی کاکە ئیبراهیم کەلهوڕیە ئاوازەکەی خۆمە ساڵانێک بەر لە ئێستا گوتومە تۆمار کراوە، بەڵام ئەم شەو لە بەرنامەی ئێوەشدا لە حەسوو دەست پێچێک پێشکەشتان دەکەن. الله 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 يا الله زمانك ضلي زيندو نقمي جامع سنيانا نازانم كي شفولينا ام دریای پر لتاوانا ام دریای پر لتاوانا زمانك دڵی زیندوو نقمی جێژاوی عسیانە نازانم کەی شەفۆڵیدا ئەم دەریای پڕ لە تاوانە ئەم دەریای پڕ لە تاوانە تاوان باوەشی لێداوم بۆتە پێخەفی ژیانم تاوان باوەشی لێداوم بۆتە پێخەفی ژیانم جەستەی شەکاتم دەگوشێ وەکو بولبول لە زیندانم جەستەی شەکاتم دەگوشێ وەکو بولبول لە زیندانم وەکو بولبول لە زیندانم زمانێکە بەهاری من پایزێکی هەڵوەریوە زمانێکە بەهاری من پایزێکی هەڵوەریوە باخچەی توزی تەمانی من بەرجی تەقوای دادڕیوە باخچەی سەوزی تەمانی من بەرجی تەقوای دادڕیوە بەرجی تەقوای دادڕیوە ئەم شەو هاتووم تا بەیانی
أسري نساء ناصر ماوا شوهات بياني أسري نساء ناصر ماوا تاب هوري لا تقنطوا شيء نحبت وين ما تاب هوري لا تقنطوا شوي جناح بتوين ما شوي جناح بتوين ما إن شاء الله قد بهارتان پاییز نابێ و بەهار هەموو مسلمانێکی إن شاء الله هەر پڕ گوڵ و گوڵزارە إن شاء الله یاخوا دەستخۆش دەست ناخۆش بەیاخۆ مامۆستا عیماد من ئەمێ بپرسم بزانم بۆچی هەمیشە لەگەڵ سرودی ئاینیە دەفبوونی هەیە؟ بەڵێ وەڵا وەکو گوتمان یعنی لەبەر ئەوەی دەف ئامێرێکە دەتوان بڵێن جۆش و خروشێکی یعنی ڕوحی پێوەیە لە چاو ئالەتەکانی دیکە و بە مروری زەمەنیش مەسەن کە هاتووە لە سەردەمی تابعینەکان بڵێن نەک سەحابیەکان لە سەردەمی تابعینەکان بەهۆی فەرمودەکانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم کە ئەو کاتیش ئامێری مۆسیقا هەبووە بەڵام ئامێرە مۆسیقاییەکان بۆ کاری خراپ بەکار هاتووە و نەهی لێکراوە دەف لەگەڵ ئەو ئامێرە مۆسیقاییانەدا نەبووە تایبەتی ئامێرەکانی ژێ نەهی لێکراوە بەڵام علەمایانی سەردەم هاتوون مەسەلەن پۆلینیان کردوتیان ئەو ئامێرانە ئەگەر بەکار بهێنرێن یان لە سەردەمێکدا بۆ کەلیماتی باش و چاک ڕەنگە ڕێپێدراوێ فتوایەکە لە علەمای سەردەمەوە هاتووە ئەگەنا علەمای پێشین هەموو ئامێرە مۆسیقایەکانی ڕەت کردوێتەوە بە باش و خراپیەکانیەوە بۆیە جگە لە دەف هاتووە جێگای ئەوانەی پڕ کردوێتەوە چکە تو کاتێک ئاواز دەردەبڕی یعنی پێویست بەوەیە کە ئیقاعێک هەبێت لە ئەوەی ئاوازەکەت وەک دەڵێ لەسەر چۆن ئینسان لەسەر لاپەڕەیەک شت دەنووسێ ئەگەر هێڵی لەسەر نەبێت لەوانەیە خەتەکەت خوارد بێتەوە نییە دەنجی ئینسانی ژوایە ینی هەموو کەس ناتوانێت لەسەر ئاوازێک بڕۆ ئێستا خۆم دەتوانم بەسەر لەسەر ئاوازێک بڕۆم بەڵام هەموو هونەرمەندێک ناتوانێت لەسەر ئاوازێکی ڕیتمێکی تەواو بڕوە ئەگەر هاتوو ئیقاعێک دەفێک نەبێ بۆی ڕاست بکاتەوە جامشتی خۆشی شتەیەکەوێت لە نیاخان ینی ئێستا دەفژەنەکە ئەتوانێت بە ئیقاعێک بڕوا لە تۆ بکە تۆ دوای ئەو بکەوی وایە یان جاروێ ئاوازەکەت خۆشتر دەردەڕاستێ ئێستا من ئێستا دەفێکی بۆ ژەنیم تازە یعنی شێوازەکەی جیاواز لەو سرودێکە تۆمارم کردووە بۆ ئەمنیش بە شێوازێکی دیکە زیاتر ئاوێتە ئەبی حساس بەیانی ڕاستە کاک بەختیار ئێوە کە با بڵێن باسمان کرد پێشتر کە وەکو پێویست لە هەموو لایەنەکانەوە لا لە هونەرمەندانی بواری با بڵێن هونەری ئیسلامی و تەواشیح و مناجات نەکراوەتەوە بەڕاستی بەڵام لەگەڵ ئەوەشا ئێوە گەل لەسەر گیرفانی خۆتان بوو بێ لەسەر ئەرکی خێرخوازان بوو بێ وەک کاک عیمادیش ئاماژەی پێکرد دانەبڕاون بەڕاستی ئەمە چی وای لە ئێوە کردووە ئێوە حزوری خۆتان تەواجودی خۆتان لەسەر ساحەکە لە گۆڕەپانەکە هەر بمێنێتەوە کاک دانا ئینسان هەر ئیشێک دەکە زادە بیر و عەقیدەی خۆیتی ڕەنگە جەنابەت لە کەناڕەشکە پێشکەشکارێکی پارەی دوو قات وەرگری بەڵام عەقیدەکەت و فکرەکە دوایە لەو کەناڵەدا هەست دەکەی ئەو ئیشێکە دەکەی بە عیبادەت لە بۆت حیسابە ئێمە مانایش کە وەکو هونەرمەند یعنی وەکو کاک عیماد باسی کرد هەرچەندە لەسەر گیرفانی خۆمان ئیش دەکەین و یعنی بێتاقەتین و ینی ئەو سەر ڕەمەزانە نەماتوانین ئیشەشی جوان بکەین دەبەر چکە بەڕاستی کاری هونەری کولفەی زۆر دەوێت یعنی ئەوە نیە بە شتێکی سادە بیکەی یعنی ئەو محازەڕی نێدانیشی لە غورفەک لۆ تەسویر بکرێ ینی مۆسیقای کوالێت بەرزی دەوێت ستۆدیۆی کوالێت بەرزی دەوێت تەسویری کوالێت بەرزی دەوێت ئیدی ئەو هەیە بەڕاستی ینی وەکو باسم کرد دڵمان خۆشە بۆی کە ئینشاءڵڵا خوای گەورە بە عیبادەت لێمانی وەرگری هەر ئەوە یعنی زیاتر ئەوە مستۆڕیکردینە لەسەر بابەتەکە بەڵام لەگەڵ ئەوەش ینی تۆ سێری کە بەشێک لە هونەرمەندەکانی کە گۆرانی بەسەر بابەتی دیکەیاڵن وەکو بڵی شتێکی ها ئێرانی وتنی یەکبار مەسرفە ینی مدەیەک لە بەرگوێی بیسەر و ئەوەیە هەیە دوای ینی
ئەڕوا نامێنێ هەفتەیە دوو هەفتە مانگێک بەڵام ئەبینی لەوانەیە کاک عیماد لە نەوەتەکانە گۆران سرودێکی وتبێ مناجاتێکی وتبێ ئێستش کە ئەو سرودت بەرجوویەکەوە تاموچێژێکی تایبەتی هەیە بە هەمان شێوە بۆ هونەرمەندەکانی تر بەبست لەوەیە ئەم هونەرە ئەمێنێتەوە سڕی ئەمانەوەیە چییە؟ والله سری ئەمانەوەی طبعاً یەکەم دەگەڕێتەوە سەر هونەرمەندەکەی کە دەنگێکی خۆشیە وەکو کولتورێک ناو خەڵکەکە دەمێنێتەوە ساژ دەبوون منە لە پەیزە ئیسلامیەکان دەبینی سرودەکانی محەممەد خەلەکانی لێ دەدرێت تاوچێژەشیە زۆر بە سادەیش گۆتراوە کاعیمات هەند سرودێکی قەدیم هەیە یعنی ئێستاش خەڵک لە سۆشیال میدیای بەکاری دەێنیتن یعنی ئەوانە شعرەکانی بەقوتن کە شعرەکان وەکو ئەوەی جەنابەت باس کرد ئەوە نیە باسی ئافرەت و باسی کاری ئیباحی بکە تقریبا ذکرە ینی خەڵک لێ دەداتەوە بە ذکری حساب دەکاتن بەشێک لەو مانەوەی پێویستە بە تێکستەکەەوە تێکستەکە و هونەرمەندەکەش بەڕاستی یان هونەرمەندەکەش دەبی کوالیتی باش بی دەستخۆش باشە کاک عیماد ئێوە تێکستەکان یاخود ئەو شارانەی کە یەکەم بە سرود زیاتری سەردەمی کۆن و شاعرانی کۆنەیان چۆن تێکەڵە وڵا هەندێک تێکست و شعری کۆنمان بەکارهێناوە وەکو شعرەکانی مەحوی و نالی و مەسەڵەن ئەوانەمان بەکارهێناوە بە شاعری سەردەمیش هەنە ئێستا وەکو مامۆستا ئەمینی لە دەبەری ڕانی و پشتدەر کاک ئاوات ئالانی لە لێرە لە دەبەری سلێمانی کاک هەڵوێز ڕۆژبیانی مامۆستا هێواش مەسەڵەن پیرە لاو ئەوانە شاعری نوێن و یعنی بەنسبەت لە چاو کۆنەکان ناڵێم یعنی چەند ساڵی ڕابن لەوانەیە 20 ساڵ دەبێ ئەوانە 30 ساڵیش دەبێت شعر دەنووسن بەڵام هەر بە شاعری نوێ دەژمێردرێن تێکستەکان زۆرا و زۆرە جابم پرسیارە لە نیاخام بکەم ناوێکی باس کرد من تەوان ئەو ناوە ئەناسم و دەمێکیشە بەرجۆم کەوتووە تۆ پیرە لاوە ناسی یەکەم جار تێویسی کاک عیماد پیرە لاو پیرەیە لاوە لە بینی هەردوو شتیان ئەو کاتی کە ئەو ناوی لە خۆیان بۆ بزانم گەنج بوو بەس لەوانەیە مەسەڵەن ئەوە لێتان نەپرسیوە پیرە لاو بۆ ئەم دوانی پێکەوە دەموز کردووە پیرە لاو یعنی مەبەستیەوە بووە لە لاویاندا پیر بووە الله بەقوت هیوادارم ێستا خۆی گوێی لێ بێ ڕێز سڵامانەیە لە بۆی ڕێز سڵامانە مدەتێکەوە بزانم ئەوش دابراوە لە شعر وشتیەوە نییە زۆر باشە ئەو بزانم کە ئیشکردن لەسەر شاعری کۆن نالی و مەحوی ئەوانە ئاسانترەیان خۆت ئەو کەسانەی ئەو شاعرانی کە ئێستا هەن چونکە ئەوان وەزن و قافەیەکی جیاوازتریان هەبوو لەوانەیە کە ئێستا هەیە شعرەکانی مەحوی و نالی پێویستی بە تەفسیر هەیە یعنی پێویستی بە لێکدانەوەی زۆر هەیە کاتێک کە تۆ شعرێکی مەحوی یان نالی دەکەیتە سرود خەڵکەکەی مەسەن لێت تێناگا لێت دەپرسی ئەو کەلیمەیە مانای چییە ڕاست چکە ئەوان هەندێک کەلیمەی فارسی و عەرەبی تێکەڵاویان کردوتە ناو شعرەکانیان پێویستی بەوە هەیە کە تەفسیر بکەی و لێک بدرێتەوە و وەزن و قافیەکانیش ئەو خۆت دەڵێی هەر زۆر ڕێک و پێکە فعلا کاتێک ئەو شعران دەکەینە سرود یعنی سرودەکەی زۆر خۆشتر دەردەچی بە پێسترا بەڵام شاعیرانی نوێژ بەخوای کاک ئاوات ئالانی زۆر شعرەکانیم کردە سرود یعنی زیاد لە حەد خۆشە ئینشاڵڵا ئەو شەو شعرێکی ویش دەڵێن کوڕێکی کەشمانەیە سەرۆر عومەر ئەویشتی جوانە نووسێ بەڵێ نازانم قەت شعری ئەوە تێکستی وت بەکارنێنەوە هە لە سلێمانیەویش ناوڵە زۆر باش لە داهاتوودا شعرمان بداتە بیکەینە سرود کاکە بەڵێن بابینە سەر دەف زۆر گۆڕانکاری بەسەرا هاتووە ئەنی جاران من بیرمە لە نەوەتەکانە مزگەوتەکانە ئەبوایە دەف گەرم کرایە کاگەماتە دەی گەرمی کە تەرتیباتێکە بۆیی کە سەوتێکی خۆشیە بێ بەڵام ئێستا ئەو با بڵین چەرمەیان هەر بابەتێکی دیکی کانزایە کە بەکارێنێ وازم پێویستی بە گەرمکردن نەماوە ئەم ئەڵقە و ئەم تەختە و حەزەکەم لەسەر دەف یەک تۆز قسەم بۆ بکەی خۆی ئالەتەکە وەکو باسم کرد ینی ئەگەر تەمشای شکلەکەی بکەی تەنها یەک بازنەیە کە بەدار دروستکرایە لەگەر پێستە تەوان لە سەرتاوە پێستە و وەک باست کرد ئەو پێستەیە بزەبت هەم دروستکردنەکەی قورسترە هەم لە کاتی بەکارهێنان لە جەوەکی سار دەبی سەرتا گەرم بکرێ ئینجا ئەوە بکرێت ئەوەی ئەمە بەکاری دەینین ئەوە پێست نییە ینی وا دەردەکەوی کە وەک پێستە ئەمە ئەشیعەیە بە ئەنواعی هەیە ڕسمی لەسەر دەکرێت ینی ئەوە عملی ترە گەرمکردنی نایە و دروستکردنی ئاسانترە قیاسە و دەبڕدرێ و دادەنجێ بزەبت شێوەی ینی هەتا لە بازنەیەکەش ئێستاکە گۆشەی لەوە دروست دەکرێتن کەواتە
تەواو گۆڕانکاریەوە سەرداهات. تۆ تەمەنت وا بووە دەفگەرم کە یا هەر لەم ستایلە لێداوە؟ ناوڵە لە دەست پێکەوە هەر زۆر گەنجە. باش ئەو شوێنی پەنجەیە ئەوەی کە بڵین پەنجە گەورەکە پێ چی پێوتێت؟ وەڵاهی ناوەکی خصوصی نییە بەس ئەمن پێشتر ئەوم هەبوو خولم هەبوو لەوە تەڵبەکان ناومان لێنا دەفگر. باش ینی وەکو دەستی چەپ و ڕاست فەرقی هەیە؟ نا لەبەرەوەی دائیرەیە ئالەتەکە کێشەی نییە ئەوەی بە چەپە عەزف دەکاتن بەو لایە و ئەوەی بەڕاستەیە بەو شێوەیە من دەیگری هەڵبەدەم بەخۆم چەپەمە بەس وەکو ڕاست نووسەکانی یان کەسە ڕاستەکان ئەوەی دەکەم عەزف دەکەم. با هەر لای تۆ بمێنینەوە پێم خۆشە. کەسێک بێ فێری دەف ببێت چەندی پێشێت؟ وڵی هەروەڵامی ئەو پرسیارەی لەکن ئەو کەسەیە کە دەیە فێر بی چونکە سەرەتا پێویستە مامۆستای هەبی ئەوە زۆر دەوری هەیە کە کەسەگەڕەیەکەت پێنیشاندا بەڵام وەکو فێربوون ئەو کەسە بڕیار دەدا ئایا ڕۆژانە چەند کاتی پێدەدا لەوانەیە لەوە نەفەرەکی ڕۆژانە با بڵێن نیو سەعات نیو کاتژمێر ئیشی پێ بکاتن و تەمرینی لەسەر بکاتن وەکو بیدایی و سەرەتاییان 6 مانگەکی بوێتن. باش بۆ تەمەن کەسێک کە وەکو بڵێ نەوجەوان بێ مناڵ بێ یان تەمەنێکی گەنجی هەبێ یا کەسێک لە تەمەنی سەر و چلوان و بیەوێ خولە ئەم پەنجە و دەستە ینی نەرموشل بێ لەگەڵی باشترە لە تەمەنێکی گەنجیا بێ زووتر فێرەبی یا لە هەموو کاتێکە ئاسانە. خۆی ڕاستە دەف وەکو ئالەتێکی زۆر بابرین ماسوولکەیە کەسێکی دەوێت کە تاو پێگەیشتوی بەڵام وەکو باسمان کرد شێوەی گۆڕایە و ئیک بچووکتر دروستکرایە لە بۆ ئەوانەی کە دەیانێ فێر بن و تەمەنیان بچووکترە و لەبەرەوەی ئەوانەی بابرین منداڵن فێربوون و زاکیرەیان سافترە دایمەن لە بۆ منداڵان باشتر دەتوانین لەسەر و 12 و 13 دەتوانین مامەڵیان لەگەڵ بکەین. دەفیش نۆتەی هەیەیان هەر ئاواری بەتریت و هەر لە خۆ یەکسەر بەڵێ باسمان کرد بەم دواییانە بەڵێ نۆتەی هەیە هەم یەک خەتی هەیە و سێ خەتشی هەیە بەڵام لێرە با بڵێن لە ڕۆژهەڵاتی زیاتر هەر یەک خەت بەکاردێنێت. ئەم دوم تەکتەکە چییە؟ دوم و تەک و چەپ سێ دەنجی جیاوازە کە ئەگەر یەکسەر ئیجرای بکەین بە قەولی ڕۆژهەڵاتیان ئەوە دومە کە بەو شێوەیە پەنجەکان کۆ دەکرێتەوە و لە ناوەڕاست دەدرێت هەڵبەت شوێنی دەستگرتن گۆشەی نەوەتە لەگەر ئەو شوێنی کە چەپت پێیگرتیە بەو شێوەیە ئەوە دومە بەڵام کاتێک پەنجەکان دەکەوە و دەهینە لێواری دەفەکە سەوتەکەی دەگۆڕێ ئەوەیان تەکە و چەپیش بەو شێوەیە بە سێ پەنجەی دەستە چەپ با بڵێن هەر لەوە شەوە هاتووە لەبەرەوەی زۆربەی کەس ڕاستەنە و بەو شێوەیە دەیژەنن ڕێک لە دەستە چەپەوە هاتیەکە بەو شێوەیە دەنگەکەی دێت. باش جوڵا با هەر لای تۆ بمێنینەوە بەبێ سرود حەزەکەین جۆمان لە پارچەیەک بێ بەڵام شتێکی تایبەت ئینشاڵڵا. کوردوتەنی بەخێر بێتەوە. زۆر سپاس.
کاک ئەیمات ئەمەوێت بزانم بۆچی ئەو کەسانەی کە سرودی ئاینی دەڵێن یاخۆ شارێکی ئاینی دەنووسن کەمتر دەرفەتی ئەویان هەیە دەربکەوە یعنی مەبەست شاعیرەکانە شاعیرەکانە ئەو کەسانی کە سرود ئەڵێن وەکو ئێوە کەمتر دەرفەتی ئەویان هەیە دەرکەون لە چاو کەسانێک کە گۆرانیەک دەڵێن لە شتێکدا وڵای ئەوەش دەگەڕێتەوە سەر ئیخلاسێتی کەسەکە یعنی ڕەنگە چەندی ئیخلاسەتی زیاتر بێت لە بۆ خوای پەروەردیگار پێویستی بەوە نەبێت کە خەڵک بیناسێ و دەرکەوێ ئەگەرچی پێویستە یعنی ئەو کەسە وەکو چۆن مامۆستایەک لەسەر مینبەر وتار دەدا بۆ خەڵکی زۆرترین وتار دەدا و پێ خۆشە وتارەکەی زیاتر بڵاو بێتەوە خەڵکی زیاتر گوێ لێ بگری و ئیسفادەی زیاتری هەبێ هونەرمەندەکەش ئەو تموحی هەبێ بەڵام جاروێ لەبەر هۆکاری ئەوەی کە ئینسانەکە ئەگەر هات و تەقوادار بوو ترسی ئەوەی لێ بنیشێنەوەکو ئەو شۆهرەتە وای لێ بکە مەسەلەن لە خۆ بای بێیان بەرە و ئاقارێکی دیکەی بە و پێویستە ئینساندا ئیمەن لەو بوارەدا حەزەر بکات چکە چاوێکی زۆر زیاتری لەسەرا لە چاو خەڵکێکی ئەتیادی حەزەر بکە کە دایم پەنا بەخوای پەروەردیگار بگرێکە ئەو هونەرە نەبێتە هۆی ئەوەی کە بەلاڕێدا بە ئینشاءڵڵا خۆش ئاماژەت بێت لەوانەیە هۆکارێکیشی لەوانە بێت کە دەستگیرۆیی نییە بووە ئەوەش هۆکارێکی دیکەی ڕاستە بەشێکیشی مانە و نەمانەیە سەر ینی کاتێک تێکەوتوین پوچگەرایی ئەدەبن ڕووی حزۆر ینی خەڵک گوێ لە شتی وا گرێ و شتی وا لای ڕقەمە شتە گرنگەکان بە نرخەکان لە هەموو بوارەکانە خەڵک کەمتر بینەرێ کاک بەختیار بابینە لای جەناب تۆش زین چیت بۆ ئامادە کردوین حەزەکەین سرودێکمان پێشکەش بکەیت بزانین تێکستەکەی و ئاواز و شتەکەی گەر لە سەرتاوە پێمان بڵێ وڵی تەوانە شەوی ڕەمەزان و شەوی عرفانە بەڵام ڕاستەکەی دڵمان هەر لای غەزەیە مەقامێکم لەسەر غەزە حاتر کردە و شعرەکەی کاک بیلال شارە زۆریە و لەگەڵ بەستەیەک ئینشاءڵڵا پێشکەشتان دەکەن غەزەی بیمار کوفر تەزێن غەزەی زامار خەڵتانی خوێن غەزەی ژێرتانک و دەبابە شاری تاقانە و تۆ دڵنیابە دڵنیابە ئازاری تۆ هاواری تۆ گریان و ناڵە و زاری تۆ ئێش و زامی هەموومانە غەزەی مەزلوم دڵنیابە عەزابە دڵنیابە ئەم عەزابە ئەم هەموو ئازار و زامە دایکانی زەرک سوتاوت جەستە و لاشەی کون کراوت خان و تەپۆڵگەی ڕووخاوت مژدەیەکی بەردەوامە پەیامە دەگاتە جێی سەرکەوتنی شەر بۆ ئیسلامە ئیسلامە قوربانتان بم هەڵمات بەرن جولاکەی ناپاک لە ناو بەرن تۆڵەی منداڵە بستێنن دەرو بەردیان لێ بسووتێنن دەرو بەردیان لێ بسووتێنن
لا خاچی کوردانەوە دەمبا دوعا و پارانەوە من لا خاچی کوردانەوە دەمبا دوعا و پارانەوە نەسڕاتی خۆتمان بۆ بێنی سەرکەوتن و هەستانەوە سەرکەوتن و هەستانەوە قوربانتان بم هەڵمات بەرن جولاکەینا پاک لەناو بەرن قوربانتان بم هەڵمات بەرن جولاکەینا پاک لەناو بەرن تۆڵەی منداڵان بستێنن دارو بەردیان لێ بڕوخێنن دارو بەردیان لێ بڕوخێنن ڕحم بە مسلمانانی غەزە بکە بە مناڵ بە ژن بە گەنج بە پیر بەڕاستی لە وەزعێکی زۆر زۆر ناخۆشان ینی ئێستا ئێمە هەموو شتێکمان لە بەردەستایە کەم تا زۆروانێک کاگەیمان بەڵام بەڕاستی ئەوان ئەگەر نانی ئێوارەیان هەبێ زەمانی نانی پارشەویان هەبێ پارشەویان هەبێ ئەنجال لەگەڵەوەی لە ژێر ئەو بردومان و ئەو هەڕەشە و ئەو مەترسیان خۆی پەروەردگار بیکا بە خاتری گەورەتی خۆی و ئەم مانگە پیرۆزە دەروی خێران لێ بکاتەوە ئینشەڵڵا. با ئێستش پشوێک وەربگرین دواتر بەردەوام بین لەگەڵ میوانەکانمانە دانا بەڵێ خۆشویستان دوای ناوبەر دێنەوە لاتان. یەخوا بەخێر بێ مانجی ڕەمەزان مانجی بەراکات مانجی ئیحسان یەخوا بەخێر بێ مانجی ڕەمەزان مانجی بەراکات خەرمانی ئیحسان ئەو مانگە بەرزە مانجێکی وایە نور و بەخشش و خەڵاتی خوایە ئەو مانگە بەرزە مانجێکی وایە نور و بەخشش و خەڵاتی خوایە ئەی موسڵمانان ڕێزی لێ بگرن بەفیڕۆی مەدان ڕۆژوان بگرن ئەی موسڵمانان ڕێزی لێ بگرن بەفیڕۆی مەدان ڕۆژوان بگرن خێر و بەراکات لەو مانگەدایە پاداشتە کاشی لە لای خوددایە خێر و بەراکات لەو مانگەدایە پاداشتە کاشی لە لای خوددایە ئەو مانگە خۆشە شەوێکی تایە لەگەڵ شەوانی دیکە جیایە ئەو مانگە خۆشە شەوێکی تایە لەگەڵ شەوانی دیکە جیایە خێری ئەم شەوە وەها نووسراوە زیاتر لە هەزار مانجی تەواوە خێری ئەم شەوە وەها نووسراوە زیاتر لە هەزار مانجی تەواوە یاخوا بەخێر بێ مانجی ڕەمەزان مانجی بەراکات خەرمانی ئیحسان ئەو مانگە بەرزە مانجێکی وایە نور و بەخششی و خەڵاتی خوایە نور و بەخشش و خەڵاتی خوایە بەڵێ خۆشەویستان بەناوەکەمان بە سپۆنسەری باخان حیجابە کە ناونیشانیشیان لە تەلاری ئەوبارەیەک دوکانی ژمارە 119 و 120 ئەوش دەتوانن سەردانیان بکەن کۆمەڵێک جلوبەرگی شەرعی زۆر جوانیان لایە. ئێستش بابێنەوە لای میوانەکانمان کاک عیماد ئەمە بزانم جیاوازی کۆن سەردەمی کۆن لەگەڵ ئێستاە بۆ سرودی ئاینی چییە جیاوازەکەی؟ کۆن مەبەستت یعنی چ کاتێکە؟ چەند ساڵ ساڵ نەوەتەکان وڵی ئەو کات دەتوانین بڵێن
جەوی ئیمانی ڕەخساوتر بوو ینی بە مروری زەمن ئەو پێشکەوتنانەی کە لە بواری بە تایبەتی تەکنەلۆژیادا بەدەست هاتوون دەتوانین بڵێن لایەنی تەقوای و ئیمانی لاواازتر کردووە بەڕاستی دەبایە بە پێستری بکە لایەنی سیلێ ڕەحم دەبایە بە پێستر بکە وەنیە ئەو وەسائلانە بەڵام بەداخەوە یعنی بۆیە کاتێک کە سرودێکی کۆن جێ لێ دەبی مەرز نییە کاریگەری ئەو سرودەی یعنی یان سرودەکە برێن تێکستەکەی زۆر بەقوت بووبی پێت خۆشتر بین نە یەکسەر جە و بارودۆخی ئەو کاتە دێتەوە یاد لۆیە سرودەکە زۆر لەلا خۆشتر دەبێت ئەچکە جەوی ئیمانی ئەو کاتی خەڵکی باشتر دەتوانین بڵێن لە پاش 2007 و 8 ئەوانە یعنی بە شەرتێکی ئەو کاتە زۆر کوالێتیش نەبوو من نای هونەرمەندەکە نایەنم بیرمە سرودێک لەو هونەرمەندانە لەسەر قەبر و قیامەت و شتی وا بوو وابزانم ینی هونەرمەندەکە بە جووتێ شەحاتەوە نعلەوە لەسەر قەبران بوو بەسم لە چێ ینی نە سیناریۆکان نە با بڵێن دەرهێنانەکە نە مۆنتاژەکە شتێکی زۆر پێشکەوتووە نەبوو بەڵام ئێستش کە گوێی لێ یەگری کاکەوەرە جەژنە گوێ لێ بگرە یەکەم جار کەوتراوە تام و چێژێکی تایبەتی هەیە وانە کۆمەڵک سرودەیەکی جەنابتانی و نەرمەندانی تر چ لە هەولێر چ لێرە چ لە هەر دەڤەرێک ینی ئەوانی نەوەتەکان زۆر تایبەتمەندن کاک عیماد ئێوە هەمیشە وەکو مەجلیسی مامۆستایانی ئاینی مەجلیستان خۆشە هەمیشە پڕە لە بەسەرهاتی خۆش لە نوکتەی ڕاستەقینە لە ڕوودا و بەسەرهاتی خۆش ئەکرێ شتێکی خۆشمان ببژێڕێتەوە بەرنامەکە جگە لەوەی باز لە بابەتی هونەر و مناجات و ئەم بابەتان ناکەین شتێکی ینی ڕۆژانەی خۆت بەسەردات بێ لە کاتی سرود و لە ئاهەنگێک لە مزگەوتێک لە شوێنەکە بۆ مام بژێڕێتەوە بڵێ وڵا بیرما مامۆستا پیرەلاو هەمومانی کۆ کردەوە سەرپەرشتی هونەری دەکرد لە مزگەوتی سەحابە لای مامۆستا عەبدولکەریمی بڵێن مزگەوتی سەحابە لێرەوە ڕێز و سڵاو و خۆشەویستیمان لە بۆی هەیە کە ساڵانێکە لە جێگادا کەوتووە ئەو مامۆستا بەڕێز و پیرۆزە کۆنسێرتێکمان کرد کۆنسێرتێکی ڕاستە و خۆ بە بۆنەی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان بۆیە ئەوەی دەجێڕمەوە کە ئێستا لە ناو مانگی ڕەمەزان و هەر بەرنامەکە بە بۆنەیەوە زاما سرودەکانمان ڕاستەوخۆ گوت ئەوها یعنی ڕیزێک دەفژەنمان لەگەڵ بوو و هونەرمەندەکان شار یەکە و بە تقریبا 10 هونەرمەند بووین بە سرودێک بەشداریمان کرد تێکستەکەمان لەبەر نەبوو ئەوها یعنی لە پێشە خۆماندا نابوو لەسەرمان دەگوت لە ناو مزگەوت بیانی هۆڵی مزگەوتەکەی پرۆڤەتانە کرد نا هەر کاتی ڕاستەوخۆ یعنی دەڕۆی تەسویریش دەکرا ئەوجا ئەو مەشهەدێک دەجێڕمەوە کە بۆ پێکەینە و خۆشە بۆیە ئەو باشەدێ دەجێڕمەوە سرودی کاک عەدنان عومەری بوو باشە سرودەکەی بەو ناونیشانەی بوو لە سرودەکە لە بیر ئەوەیان نا کە دەڵێ دەروونم بۆتە هێلانە بۆ بارژەواندی ئەو ژیانە ئەمەش کۆرسەکە هەموو دەبایە بێ بۆ بارژەواندی ئەو ژیانە گەیشتە ئەو کۆپڵەی دەروونم بۆتە هێلانە موبەردیا بای لە کاغەزەکەی ئەو کاتە گەرما بوو بەڵێ گەرما بوو بەرداغە ئاوەک لەسەر کاغەزەکەی دانرا بوو لەو کاتە کاگومێ چاڵاکێ بەرداغە ئاوەکەی داما مامۆستا وەرەقەکان کاغەزەکە بابردێ لەبەریشتان نییە ئەویش لەو کۆپڵەیە گوت دەروونم بۆتە هێلانە بابردێ ئێوتان چی ناچار گوتی هەر ئەوەی دووبارە دەروونم بۆتە هێلانە ئەمە تێکراکمان دەروونم بۆتە ئەخە دەروونم بۆتە هێلانە بۆچی هیچ بە پڕەپڕەتە کاغەزەکەیان هیناوە ئەو کۆپڵەی تەواو کرد یعنی ئەوە شتێکی خۆش بوو لازال دەیجێڕینەوە لە کاتی مەسەڵەن لەناو خۆدا دەنیشین و باسی دەکەین کاک بەختیار تۆش بەسەرهاتێکی خۆشت لایە وڵا لەو ڕۆژانە زەبانیان لە مزگەوتەکەی خۆمان بانگ دەدەم گەنجە چ لێیە کاکەڕەوە بیرکۆڵە ینی زۆر بەزمی خۆش ینی جەوەکی لە بە مزگەفتەکەی دروست کردیە ینی دۆخە لەگەر خەڵک دەکا باوش لەگەر خەڵک دەدا ینی زۆر سپۆرتە کە بانگ دەدەم لێ دەبمەوە یەکسەر باشم لێ دەدا
ئیدی ئەو ڕۆژە بانگم تەواو کرد بەیانی بوو کە بانکەم تەواو کرد ئاورم داوا نێژی دەکرد میدۆ سەحبەتم زام هەڵوێستی گوتم کاکە ڕەوا سۆنی نام نێژ بوو گوت نام نێژم دۆخە ناکەم ئەرە وڵا ڕێک باشم لێدا زۆر بە خۆشی وای وت لە ناو نێژم تەوقع ناکەم نام نێژم تۆخە ناکەم هەر کاک بەڵێن ماوە بە ئەژ کاک بەڵێن لە کاتی دەفا لە کاتی فێربوون یا خەڵک فێرکەی خۆت شتێکی خۆش ڕوویدا بێ هەڵی نازانم ویستم برم خۆشت نییە هەمووان بژێنەوە دوو باسییان کردی لێ من گەرنیش ئاساییە مەمنون وڵی هەڵبەت هەبووە بەڵام جار هەیەت و وەچی لێ نابەرنامەی ڕاست ماشەڵی تر بیر ناکەوێتەوە ڕاست حماسی دەفەیان لێ دەدەڵێ ینی ئەمن ئەوە چوانی کاگە ئەحمەد لە کۆتا کە ساتەکان و زۆر گەرم و ڕاست دەفەکەشی تەقی و بەس باش ئەوە تەقەی کۆتایی بوو ینی شتیوە ڕوونایە دەفنە دەست بکەوێ هەر لەگەر قسەکەی مامۆستا ئەم شتەکەم ببیراتەوە ڕۆژێک لە هۆتێل شیراتۆنی هەولێر بووین بورن دیار بوو کۆمەڵک مەسئول هاتبوون بەڵام عەرەب بوون وەزیری سەحە و ئەوانەی عێراق هاتبوون و ئیدی هەموو لای پێشەوە ئەوان دادەنیشن بەزەمەش تەکنیکمان هەیە بەناوبانگە هەموو ڕیز دەڕۆین ئەوەی کە ڕیز و ڕیتم دەڕۆین و لە ناو ڕیزەکەی مامۆستا ئەحمەد دەفەکەی هەڵدەداتن وڵا لەگە ئەو دەفەی هەردا و هاتەوە ڕێک بەو پەنجەی کرد نەهاتەوە ناو دەستی دەفەکە ڕۆی بە پڕەپڕ گرتیەوە ئەوە قەزم دەوانگە مامۆستا یە قسماوە لە سەری وەزیری بدێتەوە دەفەدا هەشت ئارە وڵا دەستان ساغ بێ کاک بەختیار بینە لای تۆ بزانین بەرهەمەی دووەمت چییە حازرت کرد بەرهەمێکە لەسەر ڕەمەزان ساڵانێکی زوو ینی لە 2010 تۆمارم کردەوە و ئێستا ینی خەڵک حەزی پێ هەیە هەڵبەت شتی نوێم هەیە بەڵام شتی نوێ لەگەر کلیپی نوێ لەگەر شتی نوێ باشترە بەس ئەو سوورە دەکۆنە هیوادارم سێژی هەبوو لە بۆ بینەرانی خۆشەویست ماهی فەڕاح بەخشی دڵان وەرزی باڵابوونی گوڵان مازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان مازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان مانجی ئارام و خوانی جان کازێوە سەبای تێکۆشان مانجی ئارام و خوانی جان کازێوە سەبای تێکۆشان ڕووباری نوێژ عشق و نزا دەواری عاشقانی ڕەیان ڕووباری نوێژ عشق و نزا دەواری عاشقانی ڕەیان ماهی فەڕاح بەخشی دڵان وەرزی باڵابوونی گوڵان ڕەمازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان ڕەمازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان مانجی قورئان و گوڵاوی دەوارە و گوڵاوی مانکە مانجی قورئان و گوڵاوی دەوارە و گوڵاوی مانکە شەیدای لە بۆ شەوی قەدرێت بە میوانی قەبوڵمانکە شەیدای لە بۆ شەوی قەدرێت بە میوانی قەبوڵمانکای ماهی فەڕاح بەخشی دڵان وەرزی باڵابوونی گوڵان ڕەمازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان ڕەمازانی ڕەنگ نورانی دەریای پڕ لە دوڕ و مەرزان بزانم پەیوەندی نێوان ڕەمەزان و سرودی ئاینی
لەم ڕەمەزاندا زیاتر خەڵک گرنگی بە سرودی ئاینی ئەدا لە کەناڵەکان بە زیاتر بەرنامە ئەکەن سرودی ئاینی هەیە پەیوەندیەکەیان چییە؟ وڵا بەخۆی ڕەمەزان پێشی هەموو شتێکی مانجی بەستنەوەی شەیاطینەکانە، یعنی لە مانگەکانی دیکەدا بۆ خەڵک نایە بەرە و مزگەوتەکان، بۆ نایە بەرە و نوێژ، بۆ نایە بەرە و مەسەڵەن ئافرەت نایە بەرە و حیجاب، بەرە و خواپەرستی، بەرە هەموو عیبادەتەکان. دیارە سرودی ئاینیش ینی یەکێکە لەو هۆکارانەی کە مەسەڵەن پەیامبەخشە بۆ دینەکەمان، وەی کەناڵەکانی غەیری ئیسلامی دەڵێم، یعنی لە مانجی ڕەمەزاندا خەڵکی کەمتر بینەریان دەبێ، خەڵکی حەزیان لە موسەلسەلاتی دینی دەبێ، حەزیان لە سرودی دینی دەبێ، حەزیان لە قورئان و شتانە دەبێ، حەزیان لە وتاری ئاینی دەبێ. جا ئەو بازاری ئەو کەناڵانە خۆشترە کە یعنی ڕیتمەکەیان ڕیتمێکی دینداریە، بۆی ئەوانیش دەست پێ دەکەن لەو حاڵەتەدا. یعنی من چەندین کەناڵ لە غەیری ڕەمەزاندا بەرنامەکانی بە کەلکی عایلە نایە بەڕاستی کە سەرنج بدەن. وەکو شخصی خۆم ینی لە مانجی ڕەمەزاندا داوەتیان کردم، بەڵام من نەچووم بەڕاستی، چکە لە مانگەکانی دیکەدا ئەگەر بێت و وادە بدەن کە مەسەن لە مانگەکانی دیکەشدا ئەو ڕیتمە ئاینیە پەیڕەو بکەن، ئامادەمە بچم خزمەتیان بکەم، بەڵام لە ڕەمەزاناندا من ڕەفزم کردووە کە بچمە و کەناڵانە. ڕاستە کاک عیماد، بەتەوێت سیاست با بڵێن قوتابخانە فکری دینەکان ئەمانە بە جۆرە لە جۆرەکان کاریگەری نەرێنی لەسەر هەندێک توێژ دروست کردو. من حەزەکەم بەڕوونی بزانم لە نێو توێژ و چینی هونەرمەندانە ئیلتیجام و پێکەوەبوون و هاوکاریەکانتان لەگەڵ یەکتریە لە بابەت و لە ئاهەنگ و لە فیستیڤاڵەکانە چۆنە؟ ئایا بەڕاست ئەو بابەتانە تەسیری کردو سەر پەیوەندیەکانتانیان نەخێر ئێوە ئەوانە تێتان پەڕان و لە دەرەوەی ئەوە هاوڕێ و برا و دۆستی یەکتری؟ وڵا الحەمدە لە ناو هونەرمەندانی ئیسلامی بەتایبەتی ئێمە ئێستا لە شاری هەولێر کە خۆم بڵێن بەرپرسی بەشی هونەریم لە مەڵبەندی کۆمەڵی دادگەری، هەماهەنگێکی زۆر پتەو هەیە لە نێوان هونەرمەندان. دەتوان بڵێم هاوکاریەک دیش دەکەین لە ڕووی ئاواز، لە ڕووی زۆر شتەوە، لە ڕووی تێکست. کاتێک مەسەن کۆنسێرتێک دەبێ حەزمان لێ بە دەستە جەمعی بینەوەکو تاک بۆ خۆمان هەوڵ بدەین. هەز دەکەم لە ناو هونەرمەندانی ئیسلامی وەک دەڵێ حەسادەت و یەکتر نەخوێندنەوە کەمترە لە خوای بەزای لە چاو چین توێژەکانی دیکە، یعنی ئەو هەمانجا لەناو ئێمەدا باشە لە خوای بەزیادی تا ئێستا بوونی ماوە. دەتوان بڵێم لە نێوان هونەرمەندانی شارەکانی شار ئەو خۆشەویستی و برایەتی و تەبایە هەر هەیە. تا چەند هونەری ئیسلامی ئەوەی پێوترێ هونەری تەواشحات و مناجات لەگەڵ ئەوەی کە ئێستا ساڵی 2024 بەدەر لەو هەموو قەیران و لەو هەموو گرفتەی کە هەیە، بەس تا چەند هونەر و هونەرمەندانی ئەم بوارە توانیوانە خۆیان پێش بخەن؟ لەو 2-3 ساڵی ڕابردووە بەهۆی ئەو قەیران و ئەو شتێک کەم بووە، ئەگەنا پێشتر باش بوو. یعنی دەتوان بڵێم سەحوەکی یعنی هونەری زۆر باشە بوو، بەتایبەتی لە شاری هەولێر لە هەموو چین توێژەکان و بوارەکان. دەچکە چینێکەکەی مەسەلەن هونەرمەندانی بەس تەواشیع و مەولود و مەسەلەن بەتایبەتی لە مانجی مەولوددا زۆر جۆش خۆشێکی زیاتری پێوە دیارە، چکە شاری هەولێر بە شاری مەولود و ئەوانە ناسراوە. وانە هونەرمەندانی دیکەش ئەوانەی کە سرود لە ستۆریەکان تۆمار دەکەن غەیری ئەوانەی کە لە مەولوددا، ئەوانیش زۆر بەس لەو 3-4 ساڵی ڕابردوو بەهۆی ئەو قەیران و ئەوەی دەتوان بڵێم ئەویش کرچوکاڵ بوو و لاواز بووە. زۆر باشە. کاک بەختیار، ئێوە بە گروپ ئیش ئەکەن یان بە تاک ئیش ئەکەن؟ وڵی ئەمە عیماد ئاماژەی پێکرد، ئەمە لە هەولێر گروپمان هەیە، جارجاردا دەبڕین جارجار لە کۆنسێرت و لە بۆنەکاندا یەکدی دەگرینەوە. پرۆژەمان هەیە لە 2-3 ساڵی ڕابردوو 1-2 کۆنسێرتمان کرد، هەتا بە سەرپەرشتی کاک عیماد مەڵبەندی هەولێر 1-2 ئاهەنگمان کرد پێشوازی لە ڕەمەزان و یعنی زۆر ساڵەترمان هەوە. بێگومان دەستە جەمعی شتێکی باشترە، بە زۆکو کاری سینگڵ و کاری بەتەنها لەو کاتە دەکرێت کە ئینسان توێ کلیپێک بکە یان سرودێک تۆمار بکە بێ بە شێوازەشی جوان پەخشی بکە، ئەوە کەس پەیوەندی پێتەوە نیە و دەتوانین بە خۆ شتێکی جوان بکەین. ئەی کارەکانتان چۆن لە مانگی ڕەمەزانە ڕێخستۆتەوە؟ کۆبوونەکانتان هەر یاخود ڕاهێنانەکانتان بەردەوام بێت لە مانگەدا؟ وەڵی
ئەوڕۆ بەرنامەمان هەبوو لەگە کاعیمات هەندێک پرۆڤە شتمان کرد لە ڕێ ئەگەرنا بەهۆی معیشەتی ژیان و بەهۆی ئەوەی کە بەڕاستی ناتوانین ناپڕژێ سەر ئەوەی یانی زارێ ناو ستودیۆ لە مۆسیقا دەبی ئەسڵەن هونەرمەند دەبی ڕۆژانە پرۆڤێ لەگەر مۆسیقا هەبی دەنجی بتە مۆسیقی بەڵام ئەمە بەڕاستی ئەو دەرفەتەمان زۆر کەمە یعنی ناتوانین ڕاست کاگەمات بینەوە لای بەرهەمێکی تۆ وازام سەری تۆیانە لە خزمەتدا ئینشاڵڵا خزمەت لێمەوە ئەم بەرهەم بە باسی چیەکە و لەسەر پێتان خۆشە چ بێ ئێمە گوێگرین وەکو ئەو بینەربی سەرە چاوەڕێی لوتف و مەرحەمەتی جەنابتین خۆت چیت پێ خۆشە ئەوە لە خزمەتە پێم خۆشە جارە شعرێکی کاک ئاوات ئالانی باش لەبەرەوەی لە سلێمانی میوانی بەڵێ لەبەرەوەی لە سلێمانی کاگاوات تۆزەچیش نەساغا ینی چاوی عملیات کرد داواکاری خواگەوە شفای بدا شفای بەخێرێت بۆ بنێری برایەکی عەزیز و خۆشەویستیانە ئەوە کاک عادل وەرزان داوای ئەقساکە حەزەکەی ئەگەر مەجالمان لە دوای ئەوە ئەویش تەرتیبەکەین ئینشاڵڵا باش خۆزگاجارێ شەماڵ جانی هەڵ ئاگرتم خۆزگاجارێ شەماڵ جانی هەڵ ئاگرتم بەناوشی و دۆڵ و سارایە ئەی بردم تەوافم ئاکرد لا دەوری ماڵی ئەڵڵا تەوافم ئاکرد با دەوری ماڵی ئەڵڵا ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئامردم ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئامردم یاران جەم بوون وەک پاروانە لەو سارایە دەستی دڵیان لە ناو دەستی یەکتردایە یاران جەم بوون وەک پاروانە لەو سارایە دەستی دڵیان لە ناو دەستی یەکتردایە دەنگ و ڕەنگ و ڕەگازی جیادێن و داچن دەنگ و ڕەنگ و ڕەگازی جیادێن و داچن ڕوحیان لە داوری شەمعی نورێ ئاڵایە ڕوحیان لە داوری شەمعی نورێ ئاڵایە بەتاکو کۆوالا سەرخۆ دێن و داچن بەتاکو کۆوالا سەرخۆڕێتەی ئاکان دەستی دڵیان ڕوە و ئاسۆ نزاکان دەستی دڵیان ڕوە و ئاسۆ نزاکان ڕەنجی ڕوحیان وێنای بەفێر سپی ئەبێ ڕەنجی ڕوحیان وێنەی بەفێر سپی دەبێ تامەزرۆن تا بەڕازاماندی خوا بێگان تامەزرۆن تا بەڕازاماندی خوا بێگان خۆزگاجارێ شەماڵ جانی هەڵ ئاگرتم بەناوشی و دۆڵ و سارایە ئەی بردم تەوافم ئاکرد لا دەوری ماڵی ئەڵڵا تەوافم ئاکرد لا دەوری ماڵی ئەڵڵا ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئامردم ئەوسا بە ئاسوودایی ئاژیام ئەمردم باسی تۆ هینەکە دوت لەسەر غەزە وەزان مەقامێک بوو تا چەند ڕووداوە ینی سروشتیەکان یان مرۆییەکان چونکە خۆ دەزانی هونەرمەند پارچەیەک لە ئیحساسە چ شاعیر بێ چ سرودبێژ بێ تا چەند ئەم ڕووداوە مرۆیانە مرۆیانە کارەساتە سروشتیانە تەئسیر لە ناخی هونەرمەند دەکا وە زەڕورە هونەرمەند لەگەڵ ئەو ڕووداوانەیە حزوری هەبێ
بەتاکیت کاگدانە ئەمن يعني سردم لەسەر زۆربەی بابەتەکانی لەسەر زۆربەی ڕووداوەکانی لەسەر ئەو کودەتای لە میسر کرا سەر مسلمانانی بۆڕما لەسەر فەڵەستین یعنی لە زۆر بابەت سردم هەبووە ئیدی زۆر پێویستە لە بۆ ئێمەی هونەرمەندانی ئیسلامی کە هەڵوێستمان هەبی کە تاکە شت کە ئەضعف لیمان ئەوەی هەڵوێستێکمان هەبی زە بە سرود بی بە دوعابی بە هەر شتێبی ئەوەی کە پێمان دەکرێت ڕاستی گرینگە یعنی هاو هەڵوێست بین هەتا سوردی نیشتیمانیشم هەیە لە کاتی ئەوانەی کە کوردستان یعنی ڕوبەڕووی هێرش بۆتەوە لە بۆ پاڵپشتی کوردستانیش یعنی سرودمان هەبووە یعنی وەکو مامۆستا سعدی بابر دەفەرمێ بەرگریکردن لە نیشتیمانەوە بە بەشێک لە عیبادەت دەزانین يعني إيدي إشارة هر دشمامي هلوستمان دبي لسر بابتك كاك وقت أو تنق خوشت بو خندني قرآن بكار هنا وتأسا والله قرآن يجد خوينا بلام قارئ توك دري قارئ لسحاكي من شاي هي سعد الغامدي هي زور قارئ عالمي هي كأتو يستد قرآن بخيني أجر نتواني وكوان بخيني يعني نيخيني باشتر أولا السحاكة دهنا والله سرود رتمي خوته صوتي خوته إحساسي خوته دتواني بخيني خركك جيل اللي رابقني والله ماكو لم ناسب كان برا القرآن دخوينم والله تومار كراو مني براستي كاك عماد خود زاني استا بلاتفورم كاني سوشيال ميديا جرينجن همو يعني فيسبوك انستغرام تيك توك هميان يوتيوب تاتشن ئێوەی هونەرمەندان و بەتایبەت پرسیارەکە ڕاستی جەنابەکەم حضور دێ لە پلاتفۆرمەکانی سوشیال میدیا کار و چالاکیەکانی خۆت بەرهەمە نوێیەکانت کۆنتاکتت لەگەڵ هەوادارەکانی خۆت لە ڕێی تۆڕەکانی کۆمەڵایەتیەوە بەڵێ وەڵی طبعا بە ناچاری ئەوڕۆ ئەوە واقعەکە مەسەلەن لە وڵاتەکەمان دەگوزەرێ دەبی کۆنتاکتت هەبی لەگەڵ ئەو پلاتفۆرمانێکە باست کرد بەتایبەتی مەسەلەی فەیسبوک مەسەن تۆڕە کۆمەڵایەتێکە فەیسبوکە باوترینیانە و یوتیوب هەیتمان لەخوای بەزیاد بیانێسە کەناڵێکمان لە یوتیوب داناوە سووردا ئەوانەی کە سەوت سوورەی و یان بدەین کلیپی لە بۆ کرایە بڵاوی دەکەینەوە لەوێن دەرێ خەڵکێکی زۆر ئیسفادەی لێکردیە الحەمدولیلا بەڵام من کەمتر دەرفەتم هەیە یعنی بچمە سەر مەسەلەی تۆڕە کۆمەڵایەتیەکان لایڤت هەبێ و لەگەڵ بەڵام کوڕەکانم خۆشبەختانە هەندێک لە کارەکانی من ڕادەپەڕێن بە حکمی ئیشەکەیان لەناو مۆبایل و ئەو بابەتانن یعنی ئەگەر سڵاوێکمان کرد جواب درایە مەرجنی خۆت بی مەرجی ئەوە بۆ خۆشی لەسەر فەیسبوکەکەم ئاگام لێ نەبوو یعنی برای گوتی ئاگار لێ هەموو جارن بلیارەشی باش دەکەی لێم دەبێەوە بلیار کاکە وەڵام ئاگام لەو بلیارەی نییە تو بەدی لەسەر فەیسبوکەکەی تو دانرایە تو مەسکۆڕە گزگەکەم ئاگام لێ گەمەی لەگەڵ ئەیواتەوە دۆڕێنێ باشی دەبێت ئەوان بە خۆشی نازێک کوڕمە تۆ وازە و بلیارەی بینە خەڵک زانن کامیمادا پۆلیسی ئیبتیدایە ئەمزە کاک عوسمانی خۆمان گوتی زانی ئێمە جاروێ زۆر بەیەکەوە بلیار دەکەین لەسەر ئاگاشم نییە کاک بەختیار تۆ لەگەڵ سوشیال میدیا وڵی تەمبەڵم بەڕاستی ینی زۆر حەز ناکەی پێویستە بەڕاست ئەبێ حزۆرت هەبێ وڵا ڕاستەکەی پێویستە حزورتەوەی بەڵام دەبی ینی هونەرمەند کە بەگایشکە دەبشتینێ پێبی هەر ئەوە خۆش نییە بێ سەر شاشەوە بێ سەر سوشیال میدیا و هەر ئەو چێشتە کۆنانە دووبارەکەیەوە بەڕاستی وەختێک حزورت هەبی کە شتی نوێت پێوی بەڕاستی کاعیمات دەبێت کاعیبەت هەندێک سوورەی سابتی لە یوتیوب برای کردویان ئەم بڵام کردەوە ئەوەی دەکە کەشتی نوێت نەبوو یانی چی دەکەی تازە بخۆ قسەیەکی جوان کرد ینی خەڵکەکەیە لە تیکتۆک و لەوانە ڕۆژانە دێتە سەر شاشە بەڕاستی ینی نمونەشی جوانینە ناو سۆشیال میدیای کوردی ڕەنگە جەنابەت باشتر بزانی کاکە بەڵێن تۆ هەم وەک خۆت هەم وەکو گروپەکەتان حزورتان لە سوشیال میدیایە والله بزانم لەوەمە دەبی ئەوەی تەرکەین ئەگە برین ئاکتیڤ نینە لەبەرەوەی جیلی ما بەڕاستی هەر تازە لە ڕێژ بین لەگە مامۆستا عیمادوان باسی ئەوما دەکرد ئەو جیلەی ئێستا و ئەوەی قەدیم یعنی مەبەستە ئەو پیرە و تۆ گەنجی نانە ئەویش تەوان گەنج ئەو دڵی گەنجە هەڵبەت لەوانەیە زۆر لە من گەنجتر بی بەڵام ئەوە لە ڕێگوتمان جاران ئەگەر کەسێکمان بدی ئەمە مەداڵ بووین دەچین لای کەسێکی گەورە دەمانگۆ مام فڵان کەس کوی دەگو نادناسم وەم کوڕی فڵان کەسیمە وەڵا وە نەگوت با نەمدەزانی ئێستا
گەنج دێتە لای مەدەرێ کاگ ئیمادیان دەرێ مام ئیماد کوی نادناسمێ کوڕی فڵان کەسیمە یعنی ئەمە جێی گەورەکانمان گرتەوە لەسەر وەزعی بوو ئەم گوتم وەڵا ماستەژیانە من لەو جیلەی مەکە شەرمەزار دەبین هەم جارە سەلام دەکەین دەوی خۆشمان بناسین بالفعل لە ڕووی سوشیال میدیا وڵاهی تا حدێک ئاکتیڤین بەو دواییانە تۆزەک نوێکاریشمان کرد پێیجی فەیسبوک گروپی دەفی ئەحمەدی دەف گروپ و هەم لە ئینستاگرام هەمان شێوە ئەحمەدی گروپ وەکو باسم کرد بەڕاستی حزور ئەم لەگەر ئەو ڕێیەیمە لەگەڵ فکرەیمە کە بەڕاستی حزوری کەسانێکی باش ضرورە چونکە کە فەراغ دروست بوو لەوانەیە کەسانێک بێتە پێش کە بەڕاستی بابرین شایستە نییە و بە ئەرچ خۆمان دەزانین کە لانی کەم ئەگەر شتێکی باشمان پێ بڵاوی بکەینەوە. با بچینە لای بەرنامەکەی کاریمات. کاریمات ئەسەر نەیوت سوودەکەم بوو دەمە سەری کار وەختیارە بەڕۆژ زۆری برسیە بێ خۆی وتی کاریگەری لەسەر باشە لاواز ئەو لاوازە لای سەر برسیانە ئەم بەرهەمە چییە کاک وەختیار؟ ئەو بەرهەمەش ساڵانێکی زوو تۆمارم کردەوە ئینشاڵڵا ئەو ڕۆژ پێشکەشی ئەوە دەکەم و ئاوازەکەی بۆ خۆم دامناوە شعرەکەشی کاک فەرهاد برادۆستیان پێشکەشی ئەوەی دەکەم. خوایە گیان هانە هەر بۆ تۆ دێنم تەنها بۆ تۆ سەردان وێنم تەنها بۆ تۆ سەردان وێنم خوایەکی گەورە و بەرز و باهێزی هەر تۆ شایانی کوڕنۆش و ڕێزی هەر تۆی باڵا دەست گەورەی گەشت گەوران بە فەرمایانی تۆ ئاو دێلا هەوران بە فەرمایانی تۆ ئاو دێلا هەوران خوایە ژیان هانە هەر بۆ تۆ دێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم هەر دانانێ تۆ لە جێو تاواوە ئەوی تر واکو بەفری بەرتاوە زانە و بەهێزی زۆر میرابانی بە دیار و نادیار هەموو دازانی خوایە ژیان هانە هەر بۆ تۆ دێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم زابە بزانن هەموو ئەو خەڵکە هەر ڕێبازی خوا بە سوود و کەڵکە ڕێگا و ڕێبازی خوای گەورە و لێزان خۆشحاڵمان داکا لە ڕۆژی میزان خۆشحاڵمان داکا لە ڕۆژی میزان خوایە ژیان هانە هەر بۆ تۆ دێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم بەتەنها بۆ تۆ سەردان وێنم کاتمان نەماوە مادەم وایە بە ئەوەی تۆش کرداوە لە کاریمات تۆش بەرهەمێکمان پێشکە ئیتر وردە وردە لەوانەیە کۆتایی بە بەرنامەکە بێت لە ئاخیرە ئێمە خۆ حەفیزاکەین و دواییش کاکە بەڵێن یەک پارچە دەفمان وەکو کۆتایی خیتام و میسر ئێستا بەرهەمەکەی تۆ چییە؟ وەڵا نازم ئەو برا بەڕێزە گوتی ئەوەی ئەقسای کاک عادل وەزم شعرەکەم لەبەر نییە بەڵام ئەو تێکستێکی عەبدوڵڵا هەشێو هەیە باشە کە هەر بەسەر
فەڵەستین و ئاهلی غەزە و ئەوانەدا هەڵدەڕێ ئەوانت لەبەر قودس ئەوەی بۆ دەڵێم هەستانێک بەبێ ئەوەیە بەبێ دەف بەبێت چەند حەز دەکەم منی کوردیش ئادەمی زادێکی سەربەست بم بەچەڵین و کەوشی کوردی لە چیاکانی فەڵەستینە چەک بەدەست بم هێرش بەرم بۆ سەر ئەو بوو کە شوشانەی بۆ سەر ئەو داڵەت و شانەی گۆشتی کۆرپەی ساوا ئەخۆن مزگەوتەکان بەخوێنە شۆن چەند حەز دەکەم بژێنمەوە داستانەکەی سەلاح الدین دیسان وەکو بوومە لەرزە ڕاست لە چێنم دڵی زەمین چەند حەز دەکەم بژێنمەوە داستانەکەی سەلاح الدین دیسان وەکو بوومە لەرزە ڕاست لە چێنم دڵی زەمین بەڵام چی بکەم خۆشم ئەمڕۆ وا دەست بەستەم لە چوار لاوە دوژمنانم ناهێڵن بجوڵێ جەستەمای من کوردێکم دەنگم نییە هەرچەند ئەمڕۆ خۆم نیشاندەم ڕەنگم نییە ئاڵام نییە ڕەنگم نییە زۆر جوان بوو ئێمە زۆر خۆشحاڵ بووین کاک عیماد کاک بەختیار یاخوا بەخێر بێن بەرنامەی سی گەوهەری شەوانتان ئاوادان کردەوە ڕووناکتان کردەوە بۆ هیوایی خۆی پروردگار ئەم کاتژمێرەی کە پێکەوە بووین بخاتە تەرازوی چاکەکانمانەوە و بینەران و بیسەرانیش ئیشەڵڵا ینی بەدڵیان بوو بێ ئەم موناجات و سرودانی ئێوە دەستیان خۆش بێت لە ڕێی دوورەوە هاتبوون هەرۆڵا لە هەولێرەوە هاتبوون یەخوا بەخێر بێت سەلامەت خۆی گەورە پاداشداتەوە کە لەگەڵ ئێمە بوون لەگە بینەرانی بەڕێزیش تا ئەو کاتە بە دیار تەلەڤیزیۆنەکەەوە بوون لەوانەیە وەختی خەویش بوو بێ بەڵام حەزیان نەکرد بێ ئێمە زێ بێڵن ئێمە هەموو جارێک ئاماژە بەواکەین ئەبێ هەم لەلایەنی شەرعی هەم لەلایەنی تەندروستی زوو بخەوین بەڵام بەڕاستی ئەم بابەتە لە ڕەمەزانە بەهۆی مانگی پیرۆزی ڕەمەزانەوە جۆرێک لە تێکچوونی کات دروستە بەویش تایبەتە لە ڕەمەزانە ئەژینە ئینسانی موسڵمان و ئەوەی کە بەپی زانست بێ ئەم کاتانە بێ ئینسان خەوتە بێ ئینشەڵڵا خۆی پروردگار ئەمەشمان بە ئەجر و حەسەنات بۆ یاخوا بەخێر بن دووبارە ئێمە کۆتایی بە بەرنامەکە هێنین لێرەوە بەڵام کاکە بەڵێن تۆ بە پارچەیەک دەف کۆتایی بە بەرنامەکە بێنە و ختام و هۆمیسک خۆشەویستان تا سبەی شەو ئەڵلقەیەکی نوویسی گەوهەر ڕێز و خۆشەویستی و سپاسی من و لە نیاخان و تەواوی ستاف قوبوڵکەن خواتان لەگەڵ زۆر سپاس بۆ سپۆنسەرمان بەخان حیجاب کە سپۆنسەری بەرنامەکەی کردوین تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ بێت.